بینەرانی ئازیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەگرافی بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبێت. کەسایەتی خۆشەویستی شاری سلێمانی کاک فاروقی فایقی حەمەپۆلیس ئەم هەفتەی میوانی وێنەگرافیە. کاک فاروق یەکێکە لە کەسایەتی خۆشەویستەکان و کوڕی خانەوادەیەکی دیار و دێرینی شاری سلێمانیە و کوڕی گەڕێکی چوارباخە و خۆشببختانە خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەی بنەماڵی خۆیان و شاری سلێمانیە. ئەم هەفتەیە هەوڵ دەدەین لە بەرنامەی وێنەگرافی باز لە چیرۆکی بنەماڵەی حەمەپۆلیس و کاک فاروق و ئەزمموی خۆی لە بیرەوەریەکانی لەگەڕێکی چوارباخ و لە ژیانی خۆی بکەین. کاک فاروقیانم کاتت باش. زۆر سپاس بۆ جەنابێت، خۆشحاڵ بووی، چامان ڕوون بوو. زۆر زۆر سپاس بۆ جەنابێت. تەندروستی چۆن ئێستا؟ باشین لە ڕۆژانە زیاترباشی و سەرقاڵی وڵی هەر خەریکی ئیش و کار و بەیانە نەچم بۆ ڕاضە و یەمە و وەرزشەکەی بەیانیان هەرەوەڵا شتێکی زۆر باشە. هاچین بۆ مەلە بەیانیان هەموو ڕۆژێک ئیشێکی زۆر باشەکەی دەستەکانە خۆش بکە کە فاروقیان زۆر خۆشحاڵ بووین. پێم خۆشە لەوە دەست پێ بکەم حەمەپۆلیس یان با بڵێن فایقی حەمەپۆلیس ئەم نازنای پۆلیسە چۆن بۆ ئێوە دانراوە یان لە چیەوە هاتووە نازناوەکە؟ بڵێ حەمەپۆلیس یعنی حاجی محەممەد علی وەلی ساڵی 1990 لە سەنگاو دایک بووە لە سەنگاو. بڵێ لە تەمەنی 15 ساڵێ و هاتەوە بۆ سلێمانی لە 18 ساڵیا بوو بە پۆلیس. حاجی محەممەد بڵێن حەمەپۆلیس عەربی و تورکێکی باشی زانی و خوێنەواریش بووە. چۆتە دەورەی مفەوەزی واتە قۆمیسەری ئەو کاتە پیاتە قۆمیسەر مەئموور مەرکەزی ئێستەیە بڵێن. ئیتر لێ پۆلیسیا ماوەتەوانی و لێوانێ لە تەمەنی 21 ساڵ و 20 ساڵیا ژنیێناوە بڵێن نەنەخانمانی مارە کردووە. نەنەخانم خەڵکی ئەم شوانکارەیە لای ئەڵایەوە ئەسڵەن گرگاشەین حەو کوڕ و کچێکی لێ بووە. ئیتر کوڕەکانی کە گەورە بوون بۆیە بۆ ناپۆلیس دوو کوڕی گەورەی هەبوو خوێنەوار بوون، هەردووکیانی بەرکێش کردو بەرەو شورتا. یەکیان لەوانە مام مەحمومە هەتا ڕوتبەی مقدەمی ڕۆی چەند ساڵێک لە ساڵی 68 و تاکو حەفتاکانە بەدیری شۆتەی نەجەف بوو. مامە ئەحمەدی شەمەتا مقدەمی ڕۆی لە 68 بۆ 74 مدیری شۆتەی بەلدەی سلێمانی بوو. دوای 74 چوە دەرەوانەیە لێ بوو بە جێگری لەشکری دوو جێگری ڕەش سندی. ئیترکە هاتەوە بەڕتوی مەدەنی تەقاولیان کرد. بەڵێ ئیتر مامەکانی کەشم بە باوکمانە چوار برایکە خەریکی ئیش و کار و مقاولات بوون. وەستا نەبوون بە پۆلیس نەخێر تەنها دوان لە مامەکانت ئەوان خوێنەوار بوون و دوو کوڕە گەورەی. زۆر ڕاستە. لە پێما بێ لە 1950 باپیریت کە هاتووتە سلێمانی و لە سەردەمی عوسمانی لە یەکەم کەس بووە لە زەمەنی عوسمانیە کە توانیوێتی ڕوتبەی مفەوەزی بەدەست بێنێ لەو ساڵانە. بەڵێ لە زمان عوسمانیەکانە. ئیتر لێوانێ دیارە کەسایەتیشی دیار بوو لەو ساڵانەوە، ناوێکی دیارە خۆی و کوڕەکانی کە گەورە بوون لە چوارباخە پیان وتون ماڵی حەو براکە یاخود باوکی حەو براکە لە چوارباخە ژیان تقریبا نزیکەی 110 ساڵە لە چوارباخە بینێمە لە 1950 تا ئێستا لە 1950 تاکو ئێستا تقریبا نزیکەی 110 ساڵەکە وابزانم 110 ساڵەکە دای بێکەوە پیاسەیەکی چوارباخەکەین باسیشی ئێوەشەکەین. ئەمە وێنەیەکی ئەمە ساڵی 1940 ساڵی 1940 لەگەڵ مامە مەحمومایە کە مەئموور مەرکەزی خورماڵ بووە ئەو ساڵ. بەڵێ ئەو کاتە باپیرم وازی لە مفەوەزیێنەوە کوڕەکانی بان کردو بە مفەوەزی کە بوون بە مفەوەزی هەمویان. ئێستا مام مەحموم هەتاکو مقدەمی ڕۆی گەشتە مدیری شۆتەی نەجەف ئەوی هەر لەسەر کوردایەتی تۆزێ دووریان خستەوانە بۆ ئێوە نەجەفیان نرد. وێنەیەکی جوانەی ئەو ساڵەی باپیرت. ئەمە تەسکەرێکی کۆنە بەڕاستی ئەو تەسکەرێکی 1990 بڵێ موالی دەکەیتایە و وێنێکی باپیرتی تایە دۆکۆمنتێکی زۆر کۆنە ئەوە بەڕاستی ئەوەتانێ 1990 لە دایک بوو. بەڵگەنامەیەکی جوانە کە تا ئێستا لای خۆت پاراستوتە لە ساڵی 1970 ئەمری خۆی کردووە. زۆر ڕاست. ئەمە شەر وێنێکی باپیرتە خۆشە ئەمەش پیشان بین ئەمام ساڵانەی ئەخیرە. بەڵێ ئەمەش لە ساڵی بڵێن هەشتاکان هەرگرت 76 گرتوێتی. وێنەیەکی جوانە. کاک فاروق ئەگەر بێمە سەر خێزانی ئێوە و بە تایبەتی باوکت کاک
فایقی حەمە پۆلیس دیارە نازناوەکە هەر بە پۆلیس ڕۆشتە بەس باوکت پۆلیس نەبووە باوکت ئیشوکاری چی بوو؟ باوکم وەستاباشی ئەم شارە بوو لەگەڵ مامە حەسەنم لەگەڵ مامە فازیلم خەریکی قۆنتەرات بوون شوێندەسەکانیشان دیارە کاک بەرزان بۆ نمونە وەستاباشی بوون ئەو بینایەنە یا ئەو شوێنە دیارانی کە لە سلێمانی لەو ساڵانە دروستیان کردووە شوێن بوون ساڵی 60ەکان کارگەی پوختەکردنی تووتنی سلێمانی ئەوەی کە لە ئەمەخێرا وەزارەتی دارایی بوو ئەوەی لای شەمحێدین ئەو بینایە ڕسمەکان دیارەکەی مە دروستمان کردووە دوایەوە باوکم خەریکی خەستەخانی جامیعە ئەو پێنج شقاتەکە ئەوە شوانەی فێرکاری بڵێ ئەوەشان دروست کردووە مەکتەبی شعلەی جاران کە لێ وەیس شێخ وەیسی پێڵێن ئەوتانە لای چوارباغ بەرامبەر تەمەڵخانەکە ئەوە هەر هینی باوکمان دروستیان کردووە باوکم دوکان خانۆکانی ئیسکان هەر هەمویان دروست کردووە ئەم گومرگەی سلێمانی هەمویان ئەمان دروستیان کردو چەند شوێنی کەش لەم شارە اینجا باوکم مامەکانم مامە حەسەنم یەکەم کەس بوون کە توانیان معمەلی بۆری بێنە شارەکەەوە معمەلی بۆری کۆنکریتی جاران زێرا گۆڕیچە بوو بەبەر دروستەکرا ئەمان توانیان ئەم خەڵکە نەجات بن لەم بۆ نوشتە و ساڵی چەند بوو ئەو کارگەیانێنە ساڵی هەفتاکان بوو لە هەفتاکانە بڵێ ئەو کاتە هێنایان کارگەکە لەکوێ بوو کارگەکە لەسەر گردی جۆگا بوو بەرامبەر جامعی سلێمانی ئەو گردەی کە ئێستا بۆ بە خەستەخانەوە سەرقەبران بوو گردی جۆگایان پێوت ئەوە لێوانە کارەکەیان دروست کرد چەنەها کەسی شارەکەش کە کەسایەتی شارەکە کە لای باوکم و مامەکانم ئیشان کردووە زۆر بە شانازێ و باسییانەکە نیچێ لەوانە بەڕێز پارێزگاری سلێمانی کاک دکتۆر هەواڵ لێرە ڕێزم هەیەەوەی لێرە سوپاسەکەم پیاوێکی بە ئەمەک و دڵسۆزە چەند جارە باسی کردوواڵێ کرد لە بەگەڵ ئایلی حەمە پۆلیسا ئیشم کردووە لە معمەلی بۆری و معمەلی کاشی و معمەلی مەرمە ڕۆمانەکە ئیشم کردووە ئەڵێ زۆر مرتاحم لەگەڵانە و یەکێ بوون لە کەسایەتەکانی شار ئەو کارگەی بۆریە تاکەی ما بوو کاک هەتا ئەمە خێرش تەتەوەرمان پێ ئەمە خێرش لەمە خێرە کە باوکم ئەمری خوای کرد ساڵی 2001 باوکم ئەمری خوای کرد دوایەوە فرۆشتمان دەستەکان خۆش بێ و ڕۆحی باوک شاد بێ ئەمە وێنەیەکی جناوی باوکتە بڵێ کاکفایەقی حەمە پۆلیس بڵێ دایکت مەلیحەخان ئەم خەڵکی شوێ و چۆن لەگەڵ باوکتایەکیان بینیوە دایکم ئەسڵەن کەڵوڕە کەلهوڕ بڵێ ئەمە مامی ئەم حاجی کەریم قۆرخی پێڵێن پشتێکی ژن بە ژنی کرد لەگەڵ کچێکی باپیرم بڵێن دەنەخانممان ساڵی چلەکان ئەمری خوای کرد دوای حەو کوڕ کچێکێ بوو دوایەوە باپیرم هاوسەرگیری کرد لەگەڵ ڕابی ئەمانە نەنە ڕابی پوری دایکمە هەم باوەژنی باوکشمە هەم پوری دایکمە یتر ئالیوەکیسی و ڕاست هاوسەرگیران کرد لە ساڵی 54 بەڵێ من 55 تۆ 1955 لەدایک بووی لە گەڕێکی چوارباخ هەر لەو گەڕەکەمانەوە شوێنتان نەگۆڕین بڵێ ئەمە وێنێکی دایکت و باوکتە بەیەکەوە ئەم ساڵانەی ئەخیرە ئەمە لە حەجات بوونەوە هەردووکیان بێکەوە چون بۆ حەج خوافیان کە ڕۆحیان شاد بێ کۆمەڵێک وێنەی جەنای باوکتم لای لەگەڵ هاوڕەکانی ئەم وێنەیە زۆر سەرنجی ڕاکێشام وێنێکی زۆر جوانە یەکێکە لە فولکەکانی سلێمانی فولکە کۆنەکان ئەمە باوکمە ساڵی 56 من تەمەنم 1 ساڵان بوو ئەوش کا حەمفرەج ئاوڵزاوایەتی بڵێ مێردی پورمە کاک حەمفرەجی بەڵزیخانە مەشهورە ئەوەتر پاسکیلیانە بووەش هینە بەر حەدیقەی شعبە حەدیقی گشتی بەردەم باخی گشتیە بەڵێ وێنێکی زۆر جوانە ساڵانە پاسکیلیانەکانێناوە بڵێ ئەمە ژوێنەی کۆمەڵی کەسایەتی جوانن ئەوانە چێن ئەوە لە ڕاستەوە خۆمم اینجا وەستا گورونی کەبابچی کە خەزوری مامە حەسەنمە ئەوەش مامە حەسەنمە ئەوش باوکی ڕەحمەتیمە هەر مویان ئەمری خۆیان کرد بەس من لێرە ماومەتەوە ڕۆحیێوان شاد و تەمەنی تۆ درێژ بێ ئەو شوێنی کوێ کاک فاڕۆ ئەمە سەرچنارە بڵێ دەستەکان خۆش بێ ئەم وێنێژ وێنێکی خێزانیە وێنێکی کۆنە باوکتی تایە بەڵام ئەوانی تر بڵێ ئەمانە هەمووی بەناڵەکانی مامە حەسەن نێستا هەمویان زەواجیان کردو کوڕچنیە ناو کەشوی کردو ئەوەش عباسی ڕەحمەتیە کە تەلەبە بوو لە جامعی مووسڵ کە هاتەوە جامعی هەولێر کە هاتەوە لە ڕێگا دەعمێکی کرد خۆی سیارەکەی ئەمری خوای کرد بەداخۆ ڕۆح شاد بێ ئەم وێنێژ وێنێکی زۆر جوان دیارە مێژووکی 1970 گیراوە تەمەنی 50 ساڵ زیاترە باوکتی تایە لەگەڵ ئەو مام مەحمومە کوڕە گەورەکەی
باپیرم کە تاو بڵین مدیر شۆتەی نەجەبۆش مام فازیلمە ئەوەش حاجی کەریم قۆرخیە کە مامی دایکم بوو هەم مێردی پوریشم بوو ژن بە ژنیان کرد بوو وێنەیەکی زۆر جوانە باسی وت کە باوکێت وەستا باشی بوون و کاریان کردو ئەو ساڵانە کۆمەڵێک وێنەی ئەوانم لەلایە لە کاتی کارکردنە ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە ئەو شوێنە کوێیە کاک فارۆ کاک بەرزان ئەمە ئەگەر پشتەکەی بخوێنیتەوە دەسخەتی مامفازیل ڕەحمەتیمە ئەوەیان مامفازیلمە ئەوەشیان باوکمە ئەو مناڵە 3 ساڵانە ئەو منم 58 ئەوە خانوویەکی ئەو کاتە مامە ئەحمە و مفۆز بوو ئەمە سەرکارێزە ئەگەر بیرتان بێت سەرکارێز گەراجێکی تیا بوو گەراجەکە هینی لێ بوو کارێزێکی تیا بوو ئەمە بەرامبەر ئەو کارێزێ خانوویەکی مام لە شۆرتە هینی وەرگرت و عەرزەی وەرگرت و باوک و مامفازیل بوو کرێکارەکان بۆیانە کرد بە خانوو خشتیان بەکارهێناوە حت زۆر دەسخەتی باوکمە ینی بڵین ئەوەش مامفازیلمە تەنیشتێکی زۆر جوان کراوە دەستەکان خۆش بێ کاک فەرۆ ئەمە ژوێنەیەکی ترە دیارە هەر باوکت و ئوستافێک کە کاریان لەگەڵا کردووە ئەویان کوێ ئەمە یەکێک لە سەیرانەکان یاخود سەرسیرە یاخود ئەحماوایە هەست کەسە هەموو مانگەکە ئیشەکانیان تەواو کرد باوکم و مامفازیلم کرێکارەکانیان کۆ کردەوە یان بردن بۆ سەیران حیوانیان بۆ سەربڕین و سەیرانی خۆشیانە کرد فەرۆقت لەگە باوک کارە کردووە لەم بەڵێ لەبەردەستە بەڵێ من کە ساڵی هەشتاکان کە عسکەریم تەواو کرد ئیتر باوکمان هینیان کرد بوو 5 سایلۆی چیمەنتۆیان هەبوو لەگەڵ مام حەسەنما من سەرپەرشتیم بۆ کرد چون بەرەو مۆسڵۆت کرد لە هەرزەکاری و گەنجی ئەوانە لای باوکت بەردەسی ئەوانە بەنابوو کرێکاری پێکرد کوێ ئیشت کرد مەسەلا لەم معمەلی لەم گومرگی سلێمانی لەو ئەوەتان ڕسمەکەی دیارە لە هینەکە لە ڕسمێکی تیا دەمپەر لێ خوڕ ئەمە ئەو ڕسمەیەکە کە ئەو ئەمە ساڵی 68 دیارە تۆ سایەخەکەی وایە ئەوە تەمەنە 11 ساڵە منەوە دەمپەرم لێ خوڕی تاکە کەس و کە دەمپەرمانیانە سلێمانیەوە ئەوە کوێ کاک ئەمە کارگەی پوختەکردنی توتنە لە سلێمانی لە گەڕەکی شێمحیدینە تەنیش معمەلی جگەرەکەیە ئەوە دەمپەرەکەیە سیاقەتە باش بوو وەڵای لە 12 ساڵ مسارە لێ خوڕم بەس لێخوڕینی ئەمانەت جیاوازە هەر عینەوەڵایترەوە بوون دەستەکار خۆش بێمە ژوێنەیەکی ترە هەر لە کاتی کارکردنە ئەو مام فازیلمە و هەر ئەو هینێ کارگەی پوختەکەی بوودا ئەو مام فازیل و کرێکارەکانەوەش بووم بەدیار هینەکە وەستاوم دەستەکان خۆش بێ و ڕۆحی ئەوان شاد بە دیارە جێدەستیان دیارە بەڵێ ئەو ساڵانە کە کاریان کردووە ئەم وێنەیە پێم خۆشە پیشانی بەم وێنەیەکی زۆر منداڵی تۆیە تەمەنە 3 ساڵانە لێرە ئەم وێنەی 1950 گیراوە ئەوەی ئەم لایەنەوە منیرەی مام حەسەن ڕاستە لە سویدا یادی بەخێر ئەوەشان سەمیرەیە هەر لە ئەڵمانیایە ئەوەشان کاکە شێرکۆی ڕەحمەتیە بە کۆرۆناکە ئەمری خۆی کرد ئەو باڵا بەرزەی ناوەڕاست ئەوە ناوەشاوە خۆم ساڵی 58 بەجلی کوردی و جا تەسەورکە تۆمە لە حەزش تێکردەوە ئێستا خەڵک سەری واتاشێ منەوە کاتە سەرەنواتاشن ئەمانیان لێکردەوە ڕاستە حەفریان کردو دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیەش وێنەی چیە ئەو کەسە ئەمە ساڵی 58 هەر 3 ساڵیە ئەوە خزمێکوان هەبوو لە هەڵەبجە لەسەر ناوی حەمەی محمووە گیرا بوو لە سجن اینجا ئەو کاتە خزمایەتی و دۆسایەتی زۆر خۆش بوو هەمووان بەیەکەوانە باوکمانە چون بۆ سجن بۆ لای ئەوە کوڕی خاڵمە ناوی عوسمانە تەنیشتی ئەوە لە ئەڵمانیا ئەوەش خۆم ئەوی لای چە پیشتۆی خۆم دەستەکانە وێنەیەکی زۆر جوانە دیارە وێنەی مناڵی و ئەو تەمەنەت زۆر زۆرە وێنەی زۆر جوانت هەیە و بە کوالیتی ئەم وێنەیەش تویشێک لە حاجی بەکری پورزامە ساڵی 1965 ئەترەوە لە بەرسینە لەبەرە چوین لە بەرحینە حەبیب و استودیو حەبیب وڵان ڕسمەکان استودیو جەزا و ڕسمانیان نەگرتین بەجلی کوردی و دیارە ستایلی جلی کوردی و ساڵانە ئەمە شەروێنێکی و ساڵانەیە هەمان جلو هەمان پشتێنتان بەستووە ئەمە ساڵی 16 لەگەڵ ئەو وێنەی کە لای تۆیە 54 ساڵی بینە هەر هەمان کات هەرم کەسەوە سامەحمووی تەنەکچیە ئەوە شەر وەسامەحمووی تەنەکچیە هەمان ڕسمە بەڵام دوای ئەوە نەساڵ ئەوە تقریبا ئەمە 54 ساڵی بینەوە دوو ڕسمە تا ئێستا هاوڕێن و وەسامەحمووی تەنەکچی گەر ئەوی لە گەراجی تەنەکچیتی هەیە دەستەکانە خۆش ئەمە ژوێنێکی مناڵیتە لە 9 ساڵیە لەگەڵ ئەو وێنەیە ئەمە بەختیاری کوڕمە ئەوەش خۆم لە 9 ساڵ ئەمە توی 1964 ئەوەش بەختیاری کورتە لە هەمان تەمە لە هەمان تەمەنە بەڵێ زۆر لێکەچن بڕن هەر ئەبێ لێک بچن دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیەش
هەر وێنەیەکی مناڵی 1965 ئەو فەرهادی برامە 1965 ترەوە لەس پێم وتی لەبەر ستودیۆکانی جاران جەژنان ئەم مەڵزریان هەڵەیا و ڕسمی عیب نەبێ ڕسمی گوێدرێژانەکە بە تەختە و سوارێویت و ڕسمێکە دەگرت و ئەو فەرهادی برامە بەشێکێکە لەو ڕسمانی کە تو سواری ئەسپەکە بوویت ئەوە بەر ستودیۆ حەبیبە ئێترەوە سوارەویت هەموو دنیاییتەوە بوو جەژن کاژی دەرەوە کڵاوەگەر لەسەر کردووە و دەستەکان ئەم وێنەیە ئەمە شەستەکانە ئەو شوێنە کوێ کاک فارم ئەمە چیمەنەکەی عدادی سلێمانیە پیانۆ چینەکەی سانەوی ئەوەی ئەم سەریان لە ڕاستەوە لیوا جەلالە ئێستا لیوای ئەوشان مامۆستا ئومێدی حاجی عارفە حاجی عومەر ئەوشان خۆمم وێنەیەکی جوانی و سەردەمێ دیارە وێنەکان زۆر زۆرنی ئەو ساڵانە ئەم وێنێژ وێنەیەکی گەنجیتە ئەوانە چێن لەگەڵتان ئەوە مامە حەسەن و مناڵەکانێتی ئەوە هەمویان لە ماڵی خۆیان بەزەوی ناوەڕاستیان ئەمەیان ئەوە عەباس ئەمری خۆی کردەوە ترباەوەیان هەڵاڵە کشێکی مامی کەمە ئەویشیان سەمیرەیە ئەوەش تۆی دەستەکان خۆش بکاک فاروق لە ماڵتان لەگەڕێکی چوارباغ بوو بەڵێناڵی لەکوێ چیتە قوتابخانە لە مەکتەبی ئەیوبیە ساڵی 1961 چێ مدیرتان بوو لەوێ چێ هاوڕێت بوو ساڵانە مامۆستا ڕەشید مەلەعالی مامۆستا ڕەشید مەلەعالی شعرێکی ئەگەر بیستەوەن و کەوت من کەوێکی زۆر جوانم ئەو مدیرمان بوو پیاوێکی زۆر پیاوانە بوون نمونی ئەدەب و ئەخلاق بوو ئەو کاتە مامۆستا عیزت بیرکاریە وتەوانێ مامۆستا عوسمانی مەحوی عەرەبی پێوتین ئیتر مامۆستاکان یەک بە دوایەکە مامۆستا شێخ سەدیق علومی پێوتین ئەوانی کە لە بیرم بێ هەموو قۆناغی سەرەتایت هەر لە ئەیوبی لە ئەیوبی و دوای چووم تەوەسەی سیروان دیارە لە چوارباغ نزیک بوو کۆمەڵێک وێنەم لەلایە وێنی زۆر جوانی ئەو ساڵانن کە لە ناوەندی سیروان بوویت پێم خۆش ئەم وێنەیە پیشان بەم دیارە کۆبنەوەیە کە مامۆستاکان لە پێشەوە دانیشتون و خوێندکارەکانیش لە دووە ئەمە چ مناسبەکە پێم خۆشە خۆت باسی ئەو وێنەیەم بۆ بکەیت ئەمە یەکێتی قوتابیان بوو ساڵی 1970 ئەویان خۆم بەرزان ئەو کراسپیە ئەوەی تەنیشتی ئەوەی تەنیشتی ئەمە مامۆستا جوانەکان مامۆستا ئەو ڕەحمان مامۆسای کوردی بوو ئەوە عادل شنیۆر داود مامۆسای عەربیمان بوو ئەویان خوا لێ خۆش بوو مامۆستا ئەنوەر مدیرمان بوو معاون مدیر و ئەنوەر سوور ئەوش مامۆستا عوسمان هەر خوا ئافریکا کۆبوونەوەڵاتی پێوتین ئەوەشی نەکانی تراوە ئەم کۆبنەوەی چییە هەنی یەکێتی قوتابیان حەفلە یەکێتی قوتابیان 73 بوو 11 ئازار دوای بەیاننامە 11 ئازارە بڵێ وێنەیەکی جوانی ئەو قۆناغەیە سیروانە ئێستاوانەی کە لە وێنێن هەموو گەورە بوون و بەڵێ ئەمە شەر وێنەیەکی تری ناوەندی سیروانە وێنەیەکی زۆر جوانی خوێندکارەکانە ئەوە خۆمم ئەوەی ئەو سەریان ئەوە زانیشەوە کامران ئەحمەد عەبدوڵڵا وەزیری ئەوەدانکردنەوە بوو ئەوە سە ماشەڵڵا هاچەند باوکی کاکشوان وان ڕێز و خۆشویستیمان بووان هەیە وێنەیەکی جوانە بەڕاستی تۆ لە ناوەندی سیروان شانۆیی یەکەکەن اینجا تۆ بەهۆی ئەوەی کە نازناوی پۆلیستان هەیە شانۆیەکەیان کرد پۆلیسەکە نهاتبوو ئەو کەسێک کە دەوری پۆلیسێ بینی سزینێ بۆ لێوانە دوایی وتیان وەڵا نهاتۆ هینەکە تێگەچێ مامەسا ئەو ئەنۆر پیان و ئەنۆر سوور ئەنۆر عیزت ئەنۆری ئەکرەم عیزت وتی فاروقم بەوانکەن باەکە وتی وەرە بڕۆ جلی و پۆلیسە لەبەرکە پۆلیسی بە دەرگاوتم بۆ مامۆستا وتی بۆچی وتی تۆ هەلی پۆلیسی خون باپیرم پۆلیس خۆم وتی بەخوا لە بەریەکەی جا لە بەری کردم ئەو ڕسمەکەشی گرتمەوە ئەو ڕسم ئەوەیە دەر وێنەیەکی جوانە دیارە ئاراوەڵا ئەوە دەکردن بە پۆلیس و ئیترکە بوو بە چوومە سەرەوانەیە خۆ حەفلەکە بوو پێکەنین و بە چەپڵە لیان و فیکە لیان هات ئەنۆر سوور هادوتی مامۆستا عەفوم کاڵم منە ئەنۆر سوور مامۆستا ئەنۆر هادوتی ئەوە چیەوە دەنگەندەوتی وڵا فارۆ گەڕای بۆ ئەسڵەکەی خۆی وێنەیەکی جوان و یادگارێکی جوان هەر جارە بەشداری شانوێت کردت دواتیشتی هەر بە زۆرت بەزەوتە چۆنە ڕۆیت ڕاستە وێنەیەکی جوانە لە دوای ناوەندی سیروان چوویتە ڕۆشنبیر هەر لە عەدادی سلێمانیا بوو ئێستا ڕۆشنبیری ئەسەنی هەر جار ڕۆشنبیر نیوەڕوان بوو عەدادی سلێمانی بەیانیان بوو زۆر ڕاستە چەند ساڵیش لەوێ بوویت تا تەواوت کرد هەر لەوێ بوویت زۆر ڕاست ئەمە وێنەیە کە مامۆستا نووری عارف مدیرمان بوو وێنەیەکی زۆر جوانە مامۆستا نووری عارفی تایە مامۆستا ڕەوفە مامۆستا قادر مامۆستا حیکمەتیندی ماشەڵڵا سەر و مامۆستا جوانانە
ئەوەی لەم لاوانێ ئەمە مامۆستا حکمت هەندیە لێرە ڕێز و سڵاوم بە هەر ڕەفیقیشمە ئەویشان مامۆستا قایل پیان و قالە نۆبۆدی لەقەبەکەی وابوو مامۆستا ئینگلیزیمان بوو ئەوەشان دکتۆر ئێستا دکتۆرایە ماشەڵڵا ڕەف عوسمان مامۆستان بەلا ڕەوفیان پێ لە هەمویان جوانتر مامۆستا نووری عارف مدیرێک و گاڵتەی پێ ناکرا بەڕاستی موسێتەر مدیرێکی چاک هەر کاچوو بۆ سەیران لەگەڵانەوە تەزانی ڕەفیقتن هەست نەکردەوە مامۆستای پێ مدیری تۆیە وێنێکی زۆر جوانە زۆر جوانە زۆرەوە ئەوە کوێ کاک ئەوە 76ەوە ئەحماوایە سەیران بوو سەیرانی ناوەندی ڕۆشنبیرەوە لە دوایی کە ڕۆشنبیری تەواو کرد چون بۆ مەحەدی کەرکووک مەحەدی فەنی بەڵێ ئەوی چەند ساڵ پێشەوە من ویستم بچم بۆ ڕۆمانیا بۆ جامعی بوخارست لێرە اتحادی تەڵەبە ئەوە غاندیەکە و لێرە ڕئیس اتحادی تەڵەبەی باسی بوو وتی تۆ حاقیدی بەرامبەر بە حیزب الثەورە نابێت من بووم شێرکۆی مام بوو چەند کەسێک بوو نێیانش بچین ئێتر ئاخر جار فریاکەوتین فریان مەحەد کەوتین چەند ساڵ لە مەحەلی کەرکووک بووی 2 ساڵ ئەم وێنەیەکی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکانتن ئەمە بەغایە ئەمە خۆم ئەویان ئەمەری حاجە و ڕەحمانە ئەویشان کاک فەرەوێنی پورزامە یەکێکن لە هاوڕێ خۆشەویست و نزیکانم سوێنەیەکی جوانە ساڵی 75 بەڵێ ئەم وێنەیەش ساڵی 77 دیارە لە ناو پەیمانگای ئەوە هەر تەکنیکی ژیرە هین بۆ 77 حوتی نیسان ومانە هینیوانە ئەو تەمسینە بڵێن تەلەبەکانی مەحەدن ڕاضاکەن و دیاریەکەن ئەو کاتە مامۆسای ڕازەکەشمان سەبیحەی ناو بوو تۆ وەرزش نەکرەوە ساڵانە نە ئەم وێنەیەش وێنەیەکی جوانی ئەو ساڵانە دیارە کۆمەڵێک هاوڕێک چێ لەگەڵا بوو هاوڕێی کورد کاک لەوێ بڵێ شەماڵ عەبدولۆفا کاک عیماد نەجمەدین لە هین بوو لە تاپۆ بوو شادمانی باجەت عەونی شوانی کەریم کابان ئەمان هەمویان ڕەفیق تەلەبەی من بوون بێجگە لەوان مەسەلەن کچەکان خوشکمان بوون ئیتر ڕوونا خان بوو نوریە خان بوو ئیتر بڵێم نازانم شێ بوو وانی کەناست پاکیزە خان بوو شەهید ئاشتی خان بوو ئەوەی کە قومبەلێکی بەدەستیان تەقیوە لە کاتی نەکانە حکومەتە لە عیادەکەی دکتۆر ئومێدا بوو وابزانم خۆی شەهید بوو لێوانە ئەمێ ژوێنێکی سەیرانە بەجلی کوردیەوە بەڵێ ئەوە بمێنێ ئاشتی خاینتیان بەڵ ئەمە ئاشتی خاینتیانە ئەمە ڕووناخانە و پەروینخانە و خۆم و پاکیزەخان ئەچون بۆ شوێ ئەمە هەمووی سێرانی هین بوو ئەسکی کەڵک باسکی کەڵک بوو دەستەکان خۆش بێ کاک بەزان لەو کاتەشە دایمە جلی کوردیمان لەبەرا بوو کەس قسەی ناکرد 76 ستایلەکەشتان ستایلێکی جوانە جامانەیەک و ئەمە ئەمێنی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکانتن ئەوە ناوی حسێنەوەیان و خۆشمم ئەوە کاکفردنی پورزامە کامرانە عتایە و تراوە ساڵی 77 سانی ڕۆشنبیرە ئەم وێنێش پێما بە هەر لە ڕۆشنبیرە کۆمەڵە کەسایەتی جوانی تایە هەر ئەوەی عدادێکەیە مە ئەوانی کە یان ناسموانی ئەوە کەریمی عەبی عەزیزە ئەوە خۆمم ئەوان جەمال سەیدایە مامۆستا جەمال سەیدا ئیتر ئەوە ناوەکانی هەموو لە پشتی نووسراوە بەخوا بیرم نایێت ساڵانێکی زۆر بەسەریا تێپەڕیوە ئەو وێنە کاک ڕەفیقە و زۆر ڕاست ئەم وێنەیەش پێم خۆش بزان مناسبەکە چییە و ئەوە کوێیەکە ئەمە مەحەدا ئەمە هین مناسبەتەکە بوو بۆ هی ڕاضە بۆ ڕاضە ئەوە خۆم ئەوە سەلاحەکە ڕێسی تەلەبەی ئەو کاتە بوو بەس لەو کاتەوانە کوڕێکی زۆر چاکە لەو کاتەوە تا ئەم حەدە 4 ساڵە هاچۆمان هەیە و ئایلی و تێکەڵین ئەخەڵکی مووسڵە وێنەیەکی جوانە ئەم وێنەیە لە هەژدەی 4 گیرەوە هەڵەبجە پێش قەسفەکەیە لە گردەکەی ناوگردان ئەوانە چیان بۆچی چوون بۆوێ وڵی هەموو کەسی ڕای کرد لە ساڵ 74 هەموو چوونە دەرەوەی چوومە دەرەوە بۆ هەڵەبجە و لێکێتی قوتابیان نبووین چوینەوانە و ئێترەوانە ڕەفیقەکانی ئێوە 9 ساڵە لێوە بوو پاش دوای قەسفەکەم و باشەرتن کە قەسفی کرا و بناپاڵەمەکانیان نابە هەڵەبجە من هاتمەوە ئەو ڕۆژەی کە ناپاڵەمەکان پێە 54 کەس شەهید بوو ئێمە بەرگری شارستانیان پێوتین ئیتر یەکی هینێکیان نابووینە لە فافێک و دەرمانی سوور ئەو عالەمەوەی بردووە لە فاف و دەرمانی سووری ڕاست ئەم وێنەیە شەری ئەو ساڵانەیە ئەو شوێنە کوێیە ئەوە عەدادی سلێمانیە مەسەرحەکەیە ئەوە تەهای حاجی قەیر خۆ ئافریقا ئەمری خوای کردو ئەیکەن کاک عومەر و ئەویشان خۆم وێنەیەکی جوانە دیارە وێنەکان زۆرن ئەم وێنەیە پێم خۆشە پیشانی بەم وێنەیەکی تەمەنی
هەرزەکاری و گەنجی توێن ئەمە ساڵی 1970 ئەمە سەرسیرە جاران سەرسیر ئاوای خۆش بوو ئەوەی لای چوارتا بەڵێ بەڵێ وێنەیەکی جوان ئەم وێنێش کۆمەڵە کەسایەتی تایە وێنەکە ساڵی 1970 شوێنەوە ئەوەی لە ڕاستەوانەیە ئەو خۆمم خوا لێ خۆش و مام فازیلمە خوا لێ خۆش و مامە مەحمومە ئەویشان فەریق ڕوکنجەلا لە ئامۆزامە ئەویشان خوا لێ خۆش و نەقیب جەمالی ئامۆزامە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ دوای نوێنە کە ئەمەوێت لەم بەرنامەی لەم بەشەی بەرنامەکە پیشانی بین ئەم وێنەی جەنابتە دیارە بەجلی کوردی و جامانێکی مەساڵی 1970 ستایلێکی جوانە ئەوە هەر ئەحماوایە دە سەیران بوون تەمەنی عدادێتەوە یان ساڵی 76 وڵا بەڵێ بەڵێ عدادیە وێنەیەکی جوانە دیارە وێنەمان زۆر لاماوە باسی یادەوەری و چیرۆکی ترمان زۆر هەیە بەڵام وشانێک وەرەگرین دواتر بێ کۆ بەردەوامە بین خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ کاک فاڕۆقی فایقی حەمە پۆلیس بەردەوامە بین خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامی وەنەگرافیەوە لەگەڵ کاک فاڕۆقی فایقی حەمە پۆلیس بەردەوامی کاکێ فاڕۆقێسە لە ماڵی ئێوە هاتین بەیادی جاران سەرێکی چوارباخمان نا گەڕێکی چوارباخە و گەڕێکی کە تۆ لەوێ لە دایک بیوە باوکت و باپیرەت و خانەوادی ئێوە بەعام نزیکەی 100 ساڵ زیاترە لەو گەڕەکە چینەوە بەردەم مەکتەبی ئەیوبیە بەیادی مناڵی و ئەو شوێنی کە ماڵی باوکتی لێ و دیارە بەداخەوە ئەو شوێنی کە ماڵی باوکی لێ بۆ بە بینای بەرز و بۆ بە بینای بازرگانی ئەو ینی ماڵی تیا نەماوە ئەو گەڕە کەس چۆن بوو چینەوە چوارباخ جارێک وڵی گەڕامە بۆ 50 ساڵمەوە پێش هەستێکی خۆش هەستێکی مناڵی هەموو ژیانم لێ بردەسە تا ساڵی 72 ماڵمان لێ بۆێمە دوایەوە هاتین گەڕێکی شۆڕش بۆ قاری قەت ناچیتەوە بۆ چوارباخ یادی ساڵ ئەخر کاتوانێ هەر دوکان و بازار ڕبینیت حیماری بەرزەبینیت هیچ شتێکیان نییە ماڵەکەم پیشان نای ماڵی باپیرم لێ دەستەکان خۆش بێ دیارە من کۆمەڵی گوێنەی ترم لەلایە لە ئەلبومەکەی تۆ کە سێرم کرد کاک فاڕۆق کۆمەڵی کەسایەتیت لەگەڵایە هەمویان شەهید بوون تۆ وێنەکان لای خۆیان پاراستەوە من پێم خۆشەوێنەی کۆمەڵێک لەو کەسایەتیانە لێرە پیشان بین ئەمە وێنەیەکی مامۆستا جەمال تاهیرە لەگەڵ مام فازیلمەوە ساڵی ساڵی 76 مام فازیل لەگەڵ مامۆستا جەمال تایر لە ڕخسنەکانی سلێمانی ئیشانە کرد بەیەکەوە ئیتر کاکە مامۆستا جەمال ئەمری خۆی کرد شەهید بوو مام فازیلش ئەمری خۆی کردەوە ڕۆحیان شاد بێ هەردووشیان ئەمە وێنەیە لە 1970 گیراوە لە سەیرانگای سەرسیر ئەوە کێ لەگەڵ تا کاک فاڕۆق ئەمە ناوی پەیوەنە لە 73 لە 74 لە لای چوارباغ لە سەر و فولکەی زارەکە لێوانە داوە هێویان لێکرد ڕای کرد تەقیان لێکرد کوژرا هیزبادێک عسکەری کوشتی شەهید ناوی پەیوەنە بڵێ ئەمە پورزای ئامۆزاکانمە بەداخەوە ڕۆح شاد بێ ئەم وێنەیەکیە کاک ئەمە عمەری حاجی عەبدوڵڵایە ماڵن لە بەرامبەر شێخ مستەفا بوو لە چوارباغ ئەمە لە ساڵی حوتی پێنجی 75 نووسیشمە ڕۆی چوارشەمە بوو تەواو ئیدامیان کرد یەکێتی قوتابیانە بوو کوڕێکی زۆر چاک زۆر ڕێک و پێک لە تەنزیمە بوو لە ڕێخستنەکانە بوو لە سلێوانی بەڵێ لە سێدارە درا لە بۆسڵ سێداریان ناوهێنایانەوە بۆ چوارباخ لە حەمامەکەی ئەم کابرایی کە حەسەنی حاجی غەریبان شۆردیان من چون بە دیارەوە سامە تا شۆردیان ڕێفقی خۆشەویستم بوو بەداخەوە کاک فاڕۆق ئەو زەمەنا و ئەو ساڵانە ئەم هەموو هاوڕێت ئەم هەموو گەنجە جوانی سلێمانی بۆ شێوەیە لەسەر شتی بەسی لەسەر کۆمەڵێک شت ئاوا شەهید کراون و ژیانی ئەمە ساڵی 1970 ئەمە شەهید حەمەی قاسمە ئەمە دوو برابن بێکەوە یا ئیدامکردن لە مووسڵ ئەمە کە خەسرە و جەماعەتوانە کە تەقیان کرد لە محافزەکەی سلێمانی لەو ساڵانە خەسرە و هاتووە لە ماڵی حەمە نووسبوو شێوەشان ئەمەش و خەسەرێکیان گر بێکەوە ئیدامیان کردن لە مووسڵ ئیدامکردن هەر لەسەر ئەو مۆزوع بەڵێ هەروەڵا لە ئیدامەکەشیان لە 28 چواری 77 ئیدامکردن
پاش 20 ڕۆژ سمایلی برای ئیدام کرا ئەمە برای بلە قاسمی یاریکردن بەداخەوە ڕۆحیان شاد بێت ئەوەشیان خۆم لەگەڵیان بەڵە ڕاست ئەمە وێنەیەکی توێ لە 1970 دیارە پێما بێت لە باخی گشتی سلێمانی گیراوە ئەو کەسە کێ لەگەڵ تا ئەوە جەمال ڕینگۆیە جەمال ڕینگۆ تۆزە کاڵفان بوو بەس فەقیر بوو گوناه بوو کوڕی برایمی بەلوعەچی بوو هەر دراوسێمان بوو اینجا کە خەڵک بە شێتی زانین بەس کە ئێمە چوین چاویشی کۆر بوو فەقیرە لەگە قسە دەکەی زانی چیت هە لەگەڵ و جەمال چۆنی کاک فاروق چۆنی باشی هەمومانێ ناسی بەخشراو بوو بەخشراوە لە بەخشراوەکان بوو ئیتەوە لە حەدیقەی بەس جەمال ڕینگۆ بەلاوبانگ بوو بەڵێ لە باقی گشتی بووە وڵاتە خەڵکانێکی نەزان چاوێن کۆرکرد نازم چۆن چۆنی کۆرکرا شتیان کرد بە چاوێ نازم زۆر گوناه بوو زۆر بە سزمان بوو تر ڕق بۆ لەسەر وجادانە بە خۆی مرد بەداخەوە ئەم وێنەیە یا با بڵێن ئەم کارتی پیرۆزباییە نووسلەی نووسراوە پێشکەش بە کاک فاروق بۆ یادگار ئامۆزاد جەلال مەحموود محەممەد علی ساڵی 1970 ئەمە کارتی چییە ئەمە کارتی جەژنە پیرۆزەیە کاکە جەلالم کوڕی مامە خۆشەویستمان و برا گەورەشمانە ئەو کاتە لە کولی عسکەری بوو ساڵی 1970 تازە تخەریب و تەخەڕجێکردنیە کرد ئەوە کو جەژنە پیرۆزە بۆی نردوم کارتی جەژنە پیرۆزەی جارێ بەڵێ ساڵی 1970 کاک جەلال لە کێوە چوو بووە کاک جەلال شەستوانە لە 60 لە کولیە بوو تا ساڵی 70 تەخەڕجی کرد ئێستا ماشەڵڵا فەریق ڕکنە لەکەی بەرز بوو بڵێ هەتاخانە نشینە هەتا منسەبی قایت فرقەش ڕۆی لە جێشی عراقیە و ئەوەش ڕسمی لات ئەمە وێنەیەکی کاک جەلالە پێما بێت جەنابی مام جەلالە ئەمە لەسەر تەڵەبی بەڕێز مام جەلال کولی ئەرکانی کردەوە کاک جەلال مؤسیسی کولی ئەرکانە 8 ساڵ لە کولی ئەرکان ڕاگری کۆلێج بوو چەند قائیدێکی گەوری جوانشی پێگەیان بوو هێزەکانی هەفتە هەمویان سەر لیوان ڕکونەوە شتانن کاک جەلال ئێستا لە ماڵەوە خانە نشینە ئەوە بەڕێز مام جەلال ساڵی 2023 چۆ بۆ لای بۆ پیرۆزبایی کولیەکە لەکوێ کولیەکەیاندا لە چوار قوڕنا لە قەڵاکەی ئەوێ لە ئازاد بەردەوامە بەس کاک جەلال 8 ساڵ لەوێ ڕاگری کۆلێج بووتە کاتی خۆی تەواو کرد ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ کاک جەلال ئەم وێنەیە کاک فاروق وێنەیەکی تۆیە لەگەڵی شێک لە هاوڕێکانت ساڵی 1970 لێ نووساوە شێرکۆی کوڕی مامە لە کۆرۆناکە عەمری خۆی کرد ئەم ساڵانەی خیر بەڵێ لەم ساڵی نەخێرە ئەو شوێنە کوێ والله ئەو شوێنە بڵێم کوێ نازانم دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیەش تۆی لەگەڵ کاک ئەمە سەرچنارە بڵێ لەگەڵ کاک فەریدون مرشید ساڵی 1970 بڵێ ئەمە کاک فەریدون لە کەرکووک بەیەکەوە بووین کوڕی کەرکووکی بوو تاقانە بوو هاتە دەرەوە بووە پێشمەرگە و لە یەکی ئایارەوە بزانم ساڵی 79 بوو شەید کرا لە شەڕی براکوجا شەید کرا بەداخەوە ڕۆحی شاد بێ ئەم وێنێش 1970 کۆمەڵێک لە گەنجان و لە هینی شار بێکەوە چوون بۆ ئەوە یعنی بڵێنەوە ئەمە خۆم سینەما یەکەم کەس لای ڕاستەوە ئەوە خوا لێ خۆش بوو تا حاجی قایرەوەی خوا لێ خۆش بوو بورانی حەمەمینە وێنەیەکی جوانیان کردووە ئەو ئەچون بۆ سی چ فلیمێک والله دا بۆ فیلم هەندی ئەم وێنێش تۆی لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانت دیارەمە پێما بەسەر شەقامی چوارباخە ئەمە لای بانقی TBI لە چوارباخ ئەمە سەر ڕوکنەکەی ماڵی حاجی خاری بانی خێڵانی و ماڵی کاکتەها بوو ئەو کۆڵانەیە کەسی پیشانم مای ئەو ماڵی نازام شێ و ماڵی شێوکی ماڵی حاک حەمە کاکەی و ماڵی بڵین ئەمە ڕێک با بڵین ئەو کۆڵانی بەرامبەر ناوەندی سیروان تۆزێک بۆ سەرەوە کە چوونە ژوورەوە لای بانق ئەم ئەو ریزەیە تر ماڵی شێخ کامیلی دەرحسێن و شێقار و ئەو ماڵانن وێنێکی جوانەوەیان توی کە پاڵ دا بەڵێ دەکەم ئەمانەی چی نەماوە بەداخەوە ڕۆحیان شاد بێ ئەم وێنێش وێنێکی جوانە ئەو کاتە ئەمە ساڵی 75 وەستاوالی ئەمە دایمی خۆ مشەجعی تیپی ئاری بوو ئەوەش تاهای ڕەحمەتیە لەگەڵیان وەساری وەستاوالی بەناوبانگە دەستەکانە خۆش ئەم وێنەیەش هەر وێنەیەکی گەنجانی و ساڵانە پێما بێر سینەمایەوە ئەوانە شێن لەگەڵتە وڵایەوە خوا لێ خۆش و عەبدولقایرە خوا لێ خۆش و کاک بورهانە سالاری حەمە فەرەجە خوا لە خۆش بوو تەهایە خۆمم کەمالی ڕزایە بەداخەوە لەو سیانیان بەڵێ
سییانە ئەمری خۆی کردووە بەداخەوە ڕۆحی ڕانی چوار باخن تراوێت ئەم وێنێ ژوێنێکی توێیە لەگەڵ کاک شەماڵ پێم کاگعباسی مامە ئەو ڕۆژێک کە من بڵێن ژنم نیشانە کرد ئەوی لە خۆشی منەوتی وابچین خوا لە خۆشەوە ئەمریش ئەویش ئەمری خۆی کرد ئیتر لە خۆشە گۆرانی بووتم زۆری خۆشەویستم بەداخەوە ڕۆحی شاد بێ ساڵی 1970 جوانە دامێکی کرد بە سیارە و مرد بەداخەوە ئەم وێنێ ساڵی 1962 گیراوە تۆ لە بەردەم ئۆتۆمبیلێکی مۆدیلی ئەو سەردەمەوەستاوی ئەو مامە نووریمەوە بڵێ ئەوە چوو بۆ حەج لە ڕێگە حەج نەگەڕایەوە ئەوە مەسئولی هین بڵێن مدیری بەشێک بوو لە بەشەکانی معمەلی شەکر لەسەر هەنێ شت نەقلیان کرد بڵێن لەسەر کوردایەتی نەقلیان کرد بۆ حەلە دوایی لێوانن جارێکە نەقلیان کردوانێ بۆ دهۆک لێ بوو بە مدیری شاڵی ڕانکوژۆغە پیان و شەل و شەبک دوای هاتەوە کەوتە ئیش و کارۆمانە و چوو بۆ حەج نهاتەوە باوکی کاکدانەیە محامیە وێنەیەکی جوانە ئەو ئۆتۆمبیلە ئەوە تەمەنم 7 ساڵە لێوانە ڕاست دەستەکانە خۆش ئەوە سیاری خۆیەتی مام خۆیەتی بڵێ ئەم وێنەیەش دیارە ساڵی هەفتایە چۆی تو لەگەڵ دوو هاوڕێت چێن ئەوانە ئەوە ڕەنگە بیناسی هەمزەی علی دەدەیە بەڵێ کاک هەمزە ئەویشان مێردی حاکم گەشاو بڵێ هەردووشان ئەمری خۆیان کە ئەوە شەر و پەیوەنیە کە پێم دی تەقیانێک لە چوار ئەو شوێنە کوێ سەر ئەو بەرزە ئەوە ئەم سەرسیرەیە سەرسیە بەڵێ دەستەکان خۆش بێ ئەم وێنێ ژوێنێکی ساڵی هەشتاونۆیە وێنێکی خێزانی ئێوێ ئەوان خۆمم ئەوە باوکمە ئەوە فریادی برامە ئەوە هەند دایکمە ئەوشان جوانەی هاوسەرمە ئەوشان ناهیدی خوشکمە ئەوشان سۆران و ئەوشان فریاینە ژیانە وێنێکی زۆر جوانە بە ستایلی ڕستمەکەش لە ماڵی باپیرمە بە فروواریەوە کۆتایی هەشتاکانە ئەوە بەسەورەکە دەستەکانە خۆش بە ڕۆحیێوانی شاد بێ وێنێکی تۆ لەگەڵ هونەرمەندی ئازیز و خۆشەویست کاک عومەری کەریماخا ئەوە لە کۆمەڵایەتیە کاک عومەر پیاوێکی زۆر خۆشەویست سادە ڕووخۆش قسە خۆش زۆر ڕێکوپێکە درێژ خۆشەویستیمان ئەمەش وێنێکی توێیە لەگەڵ جوتیارە نمونی لەگەڵ حاجی ئازاد ئەو باقی خۆیەتی وڵات جارجار سەردانیەکەم دیارێ سێمە لە باخەکەی جەنابتی لە سیرەمێرگ بەی کە تێبینیم کرد دیارباخێکی خۆشت هەیە لە ینی داری بەردارت زۆرە بەڵێ یانی چەند سنووقسێ و هەرمێ و شتی زۆرت لێرە هین کردو ئیسپادە لە کاگازات کردووە بەڵی ئەرەوە لە کاگازات جوتیارێکی نمونەیە و تەمەند درێژ بێ زۆر خەڵکی سفادەی لێ کردووە خوابی هەڵێ بۆ ئەم کوردستانە دەستەکانە خۆش بێ ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەوی ژێ ئەمە وێنێکی تو دووە هەڕەکانتە هەرە و برادران کە ئەمری خۆیان کردو کاک بورهان و کاک تەهای و ساڵی 1970 هەر چوار باخەوەش ڕاستە بەداخەوە زۆر لە هاوڕەکانت کۆچی دواییان کرۆ تەمەند درێژ بی ئیشەڵڵا یارە تۆ هاوڕێت زۆر بۆ لە تەمەنی خۆتە ینی کامیانت زۆر لێ نزیک بۆیان لە هەمویان زیاتر خۆش بەردان هەموو هاوڕەکان وەکوێ خۆشەوە بەڵام هەندێک هاوڕێ نزیکە لێتەوە ڕۆژانە ئاگال لێتی لە ناوێنە مەسەلەن کاک فردون پورزاشمە و هاوڕێشمە لە مناڵەوە لە 7 ساڵێ بێکەوە گەورە بووین کاک عومەری حاج ڕەحمان هەر لە مناڵەوە 50 ساڵات تمانە مەسەن ڕۆژان دکتۆر یادگار شەوقی کاک سامان عوسمان ئەوە زابتە ئەمانە ڕۆژانە ئاگامان لە یەکتریە ئەینا هەوانی کەشم هەموو وەکەوە چوارە خۆشەوە تەمەند درێژ میشەڵا خۆی گەورەتان بێڵێ لەگەڵ هاوڕەکانت ئەمە وێنێژ وێنێکی تۆ مامۆستا شێرزاد حەسەنە بە نووسەرێکی بەناوبانگی چاک دەستەکان خۆش بۆ ڕێز و خۆشەویستیمان بۆ کاک شێرزادی ژێ کاک فاروق ئێوە هەر لە کۆنەوە خەریکی کەسابەت بوون و لە بازاڕا بوون ینی کارگەی بۆریتان هەبووە کارگەی مەرمەرمان هەبوو کارگەی مەرمەرتان هەبوو ساڵانێکی زۆرە سەرقاڵی ئەم کارانن و هەتا ئێستش پێم وابێ هەر سەرقاڵن وەڵام من وازم لە هەموو شەکان هێناوە خەریکیشی گەشت و گوزارم گەشت و گوزار بڵێ لە بوارەی شەکەم یان ئێستا کارگەکانتان کارگەکانمان نەماوە هەموویمان فرۆشتووە سەخەری گەشت و گوزارین ئەمە یەکێک لەو کارگاری کە هەتا ئەو معمەلی مەرمەڕە بەردی گەوری ئەو شاخانەیە هێنی ڕێنەوەی بکەین بە پارچە پارچە و ئەمە نار بۆ بەغا بەردی کوردستان تامەکاری بەڵێ بەردی پێنجون و بە قەڵات زێ و ئەم قەراخی خۆمان ئەمان هەموو بەردی مەرمەڕانێ بەردی مەرمەت تایبەتمەندی خۆی هەیە هەموو بەردە نابڕێتەوە ئێستش بەکارێت بەردی کوردستان لایزال بەڵام وەکو جارانە بەکارێت بەڵام مەسان بەردەی کە لە دەور پشتەوەی لە وڵاتەکانی تورکیا و ئێرانەوەیەت
سیاری ئەمانی دابەزانەوە ینی دەست نایە بۆیان بەڵێ زۆر کەم بۆتەوە دەستەکان خۆش بێت تۆ ساڵانێکی زۆر نانی وەکو بازرگان کارت کردووە لە ژووری بازرگانی بوویت و خزمەتت کردووە قەت ڕۆژێک لە ڕۆژانیانی بێت لەوە نەکردوەوە لە ئەنجومەنێک لە ژووری بازرگانی لە شوێنێک مەسەن خۆت هەڵبژێری بۆی خزمەتی زیاتر بکەی بە سلێمانی وڵی بیرم لێ کورتوانە بەس کاک بەرزانەکە پژگیری و نەبێت تا ئێوارە هاورکە جواب نایەتەوە هینا من ئامادەمێکی پژگیریم بکات لایەنێک لایەنەکان پژگیریم بکەن بچمە ئەنجومەنێکەوە لە شوێنەکەوانێ بەبێ مقابل خزمەتی ئەم شاری سلێمانیەکەم من سلێمانی بەشێکە لە من هەموو هەنگاوی هەڵێنم بەسەر و جادا نازام کڕیومە ینی کە پاکەتی فرێ نەزانێ فرێنە سەر دڵی من فێ فرەسەر و جادەی خەنە سەر دڵی من ینی حەزەکەم بەدەستی خۆم هەمووی پاکەمەوە ئەم شارم زۆر خۆشەوێ ینی من مناڵی ئەم شارم سلێمانی زۆر خۆشەویستە کەسێ نەیوت وەرە بچۆرە ئەنجومەنێک و بمخەن ئەنجومەنێک و بەس پژگیری و هەبێت پژگیری و نەبێت فەشەلێنیت بۆ دەداهاتوو بچیتە ئەنجومەنێک و لە ژووری بازرگانییان لە هەر شوێنێک ژووری بازرگانی ئەنجومەنی لێ بۆ بەڵێ بتوانانی خزمەتی ئەوەی کە ماوە شارەوانی و پارێزگار ماوە بۆ یوای بتوانین لە هەر شوێنێکەوە بێ گەورەیە خزمەتی زیاتر بە سلێمانی بکەی و کۆی کە هەر بنەماڵی ئێوە چەند ساڵە خزمەتان کردو و جێدەستان دیار بووە کاک فارغ تۆ لە ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکێنە بالضبط لە هەشتا 1970 پێش هەفتاونۆ بڵێن داوای خێزانم کردبوو لە جوانە داوام کردبوو بەڵامی تر ڕێکەوتون بەڵام لە ساڵی هەشتا نیشانم کرد و لە ساڵی هەشتاویشتا ئەو چۆت جامیعە لە جامیعە کاکە بەختیارمان هەبوو ینی ئەو 4 ساڵەکەی جامیعە دوو مناڵمان هەبوو کە جامیعە لای من لە جامیعی تاوا کرد خێزانت یا هاوسەر چییە کاک فارغ ناوی جوان محەممەد سدیقە باوکی ئەسڵەن کۆیە ئەوتۆبی بوو لە بەکرەجە بوو ماڵیان دایکشی گەلاوشخان کچی نووری کچی نووری قەپانچی نووری بەگی قەپانچی ئەمە وێنێکی ماڵی بەڵێ خەزور و ئەوە خەزور و مەحەمەوە گەلاوشخانە ئەوێش کەلای چە پۆستا و جوانەخانە ئەوە سۆزانی خوشکیانەوە کامەرانە مهندسی میکانیکە ئەوەشیان کشەکیکایانە تۆ جوانەخان چۆن یەکتان ناسی کاک فارغ وڵای تر ئەو لە مەکتەبی خانزاد و ڕەفیقی خوشەکەم بوو دیم و حەزم لێ کردووی تر داوام کردو یانێ بینیت و حەزت لێ کردو یانێ باش ئەمە وێنێکی جوانەخانە ئەو کە لە کولیە تەخەڕوجی کرد لە هەولێر جامیعە نەقلی هەولێر کرا 2 ساڵ لێ بوون وێنێکی جوانە ئەم وێنەیە وێنێکی زۆر جوانە وێنەی ڕۆژی نیشانەکردنەکەی پێما بێ ئەو ساڵی هەشتا لەکوێ بوو ئەو شوێنە ئەو ماڵی خۆیانە ماڵی خۆیان عاشت نەبووە کاتە باستەر لە ماڵی بووک زیاترەکرا ئەم وێنەیە ژوێنێکی تۆ جوانەخانە لەگەڵ ئەوەی ئەم لایەنکەن لە تەنیش منەوە خەسوومە گەلاوێش مامۆستا گەلاوێش ئەوە خۆیەتی جوانەیە ئەویشان دایکمە مەلێ ئەوارەمان ڕۆژە بەڵێ بڵێ ماڵیان لەکوێ بوو کاک فارغ ئەم وێنەیە ماڵی ئەوانە بەڵام ماڵی ئەوانە ئەمەی ئەم دیو ئەزمەر ئێر کوێی پێڵێن جارن حیبەکریان پێ لێوانە لەو لێژایەکە جا ئەوە پشتەکەی باخێک بوو ئەو باخینی مام بوو لێرەوە کرد دەرەکەوت بەسەر ڕۆین دواوە چۆڵە سامووی عیمارێ و هینەوە هۆی هۆڵی هوەر ئەو ئەوێ خی گەورە بۆیەکتان بێ ئەمەش تۆ جوانەخانن لە سوچەی کە پێڵن کانی عاشقانی زانکۆی سلێمانی چم لێ داوام مەکرد هەل عسکریاتمە چاکەتێک لە بەرچم داوام مەکرد لێ ژن خێزانم بوو ڕاست چەند مناڵتان هەیە لەگەڵ جوانەخانە کاکە بەختیار و دوو کچمانەیە بە ناوی بەختیار بنار بژار تەمەندرێژ من هەچ کەس دەماڵی خۆشێتی کەسیان ئامیان ڕۆشتون بەڵێ تەمەندرێژ منشەڵان مامۆستان بەڵێ ئەمە ژوێنەی تۆ کاکە بەختیار ساڵ هێشتا دووە جوان و کاک بەختیار نۆبەرێ بەڵێ تەمەندرێژ وێشەڵا لەگەڵوانی وای گەورە بۆ یەکتان بێڵێ ئەمە ژوێنەیەکی جوانەخانە لەگەڵ یەک لە مناڵەکانە هەر بەختیارە یارە کاک بەختیار هەبەرە بووی نەبەرە بوویت زۆر خۆشەویست بوو ئەم وێنەیە خۆشەویست بەڵێ وێنەیەکی خێزانی ئێوەیە تو جوانەخان و مناڵەکانە ئەمە ساڵی 2014 ئەوە زاواکەمە دکتۆر دیارە ئەوە جوانەیە ئەو خۆمم ئەو کاکە بەختیارە ئەوە کچە گەورەکەمە ئەویشان بووکەکەمە ژنەکەی کاکە بەختیارە کەوێخان تەمەندرێژ منشەڵا ئەم وێنێش تۆ
جوانەخان لە دادگای لاهای لە هۆڵندا. شاری داناخە ئەوە دادگای لاهای ڕستە پانگر بۆ یادگار زۆر جوانە. ئەو دادگایە محکەمەی مجریمە گەورەکانی تیاکرێ. بەڵێ محکەمەی نێودەوڵەتی دادگای نێودەوڵەتی وێنێکی جوان. ئەم وێنێش جەنابتی پێما بێمە ئەم ساڵە لە لەندەن. بەڵێ ئەوە لای بگبینە سەفەرشی خۆش پێما بێم ئەم مانگی حەوت بوو بەڵێ سەفەرت کردبوو. چەند نەوەتەیە کاک فارۆ؟ 8 تەمەند درێژ من بینی چۆنە لەگەڵیان؟ هەمویان خۆشەویستنەوەیشیان بکەیم لەگەڵ ماسپڕایەوە. کاکەلاس لەگەڵمانە هات بۆ چوارباخ تەمەند درێژ بێ. ئەمەش وێنێکی تو ئەوەش کاکەلاس ئەو دواری پرسیان کاکەلاوی و کاکەدارین ئەو کچە زامە ئەو دوانەشان ئەوی لاوی و لاسە کوڕەزامن ئەوشان مناڵی درێژ ئەمەش دوانی ترە هەر لە مناڵە جەماعەتی میسین ئەو کاکەلاویش کاکەدارینە درێژ من ئینشەڵا. ئەم وێنەیە شوێنێکی خێزانی ئێوەیە تو جوانەخان و هەر سێ مناڵەکەت. ئەوە هەر خانەوادەکەی خۆمە هەر کوڕەکەم و کچەکان و خۆمودایی. تەمەند درێژ من ئینشەڵا خێزانێکی بەختەوەر. زۆر سپاس. ئەمە ژوێنەیەکی دوان لە مناڵەکانە بنارە ساڵی 86. ئەم وێنەیە شوێنێکی خێزانی دیارە هەر ڕۆژی نیشانەکردنەکەیە بەس پێم خۆشە بزانم ئەمە خێزانی ئێوەیە ئەوانە شوێن لەگەڵتان. ئەوە بۆ ڕۆژی نیشانەکردنەکەیە ئەوە کاک شەماڵ عەبدولەفایە هەناسی دوانیە. بەڵێ ڕێز و خۆشویستیمان بۆی هەیە. ئەوە کاک عیمادە ڕەفیقی مەحەدە بوون ئەوە خێزانێتی خێزانی کاک عیمادە ئەوەش خۆمم ئەوەش ماڵەوەی ئەوەش خوشکەکانم و براکانم و ئاوایتر. کاک فارۆق تۆ کاتە لە پەیماگا تەخەڕوجت کرده بوو بیری لەوە نەکرەوە خۆت دامەزرێنی لە کەرتی حکومی؟ نا بۆچی؟ وەڵڵاهی مناڵ بە تایبەتی پیا و کوڕ حەزی لە دایمی خوا هەستکار ڕێزکەی باوکی بگرێ. باوکم مقاول و معمەلی بۆ حەزم کرد وەکو هیچ بکەم بڕم دوای کەشی دەرەوە بکەیت. بەڵێ حەزم ڕۆژەڕان بیرم تاعین بوون نەکرێتوانێ بە حیاتم و سەرکەوتوژم لە ژیان مەتوانیم ئەوەی کە خۆم بەدەستی بێنم. هەمیشە سەرکەوتوبی. ئەمە شەروێنێکی خێزانی ئێوەیە؟ ئەوە هەردوو کچەکەم لەگەڵما بەس بەختیاریتیانە ماڵی خۆمانە لەگەڵ جوانەخانە. دوای نوێنە کە پێم خۆشە لەم بەرنامەی پیشانی بێ وێنێکی خێزانیە بۆ ئەوەی مناڵەکانی تریش گلەیمان لێ نەکەن پێما بێمە هەموویانن مناڵەکان و بەڵێ ئەوە لە ڕاستەوانێ ئەو خێزانەکەی بەختیارە کەوێخانە ئەو کوڕە چکۆلەکەیەتی ئەوە بناری کچمە ئەوە کوڕەکەیەتی ئەوە کاکە بەختیارە ئەوە کاکە لاوی و لاسە ئەوەی کەسە لاز لێرانایە ئەو دوو کچە جوانە ئەو سێ کچە جوانە هەرسێکیان کچە زامن ئەوە خۆم و دایشێنین ئەوە دکتۆر دیارە زاوامەوەش کاکە شوانە ئەندازیاری بیرە نەوتە ئەوەشیان خێزانەکەیەتی و بناڵەکەیەتی ئەو جەژنی نەورۆزی 23 ئەو ئالی ڕێژگیراوە خێزانێکی بەختەوەر لەم شوێنەژگیرا. بەڵێ خێزانێکی بەختەوەر و پای گەورە ئەو جوانەکانیان بۆ بێڵێ بۆ زۆر مانومان کردی کاک لە خزمەتانام زۆر خۆشحاڵ منی ئەولاکرد وەرزانگ بۆ هەموو ئەو وێنە جوانانە بەڕاستی ئەرشیفێکی دەوڵەمەند چێ وێنەکان کوالیتیان زۆر باشە ینی زۆر چیرۆکی تایە کە هی کۆنی سلێمانی و ئەو سەردەمانێک ئێوە ئەزمونڕۆ مەجال نەبوو شوێنەکە نەیەهێنا قەڵەباڵەوەینە لە چوارباغ پێم وتی لە ئەوڵ ماڵ و ماڵی چیە تا خواری خوارەوە چەنەوەتەم ڕێکۆردیشتان کرد بەڵێ قسە لەگەڵاکە چوارباغ دیارە بە پیاسێکمان کرد هەوڵماندا قسە بکەین بەڵام شوێنەکە هەم لەبەر خەرباڵخی و لەبەر ئۆتۆمبیل جاگەڕەسەدانگرتی خۆ منەزانتوان پێ بڵێ بۆ شوێنانی کۆ بوو ماڵەکان ماڵێکی بوو ڕاستە لە دیارە بەداخۆ ماڵەکان ڕووخاوە هەمووی بۆ ببینێ بەرزبەرزینە هەمووشی چوارباغ هەمووی لە قەبی تایبەتی خۆی هەبوو ئەو شتە هەر هەبوو لە سلێمانی کاک فاروق مەسلەی نازناو ینی هەموو خێزانێک نازناوێکی وای زۆر جار تۆ لە ڕوو نایەنات بەس ئەگەر نەیڵی نازناوەکە نازانی فڵان کەس بەرزان من بۆشتی کاچم لە گەڕێکەکە جارن هەمووی ناوی محەمەوە ئەحمە بوو لەگەڕێکە بیست محەمەیتیا بوو ئەگەر لە قەبیان نەبە نەزانی کامە محەمەوە ئەو حەمە پۆلیسەوە حەمەی نازان کێەوە حەمەی ئاشەوانەوە حەمەی باخەوانە و دەستەکانی خۆش بێت تەمەند درێژ بیشەڵا زۆرمانومان کرد دەری بۆ جەناب زۆر سپاس بۆ جەنابە دەمیشە سەرکەوتوبی دەستەکانی خۆش بێت. خۆشەویستان مەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.